بەناوی خۆی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە ساڵیادی ڕاگەاندنی کابینەینەوە و دواکەوتنی پێکێنانی کابینەی دەکەین قسە لەسەرەوە دەکەین لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا کە کابینەینەوە 6 ساڵی بەڕێک حوتەمین ساڵ ئەم کابینە چی بۆ خەڵک کردووە یاخود لەم کابینەیە پرسی چۆن مامەڵ لەگەڵ پرسی موچە داهاتەکان شەفافێت پرسی خزمەتگوزاریدا کراوە و بۆچی لێکترازانی سیاسی لەم کابینەیە زیاتر لە هەرێمی کوردستان ڕوویدا هۆکارەکانی چین وە قسە لەسەر داهاتوی هەرێمی کوردستانیش دەکەین کە کابینەی دێم کە دەبوو پێک بهێنرێت تاکو ئێستا دوای زیاتر لە 20 مانگ لاڵ بژاردن پێک نهاتووە داهاتوی هەرێمی کوردستان چی بەستەردێ یاخود ناکۆکی سیاسی بینی پارتی وێکێتی و عینادی سیاسی بینی مەسرور بارزانانی باڤڵ تاڵەبانیش لە هەرێمی کوردستان و لێکەوتەکانی چی دەبێت ئەم پرسان لەگەڵ بەڕێز عومەر عینایەت پەرلەمانتاری پێشووتری کوردستان قسەی لەسەر دەکەین کاک عومەر بەخێر بێن سوپاسیامە دەبوون سوپاس دەکەین ئەگەر سەرەتا سەرنجی بەڕێز بزانم لەسەر کابینەی نوێم ئەو کابینەی کە لە دەی حوتی 2019 بەڵێ بە سەرۆکایەتی مەسرور بارزانی و جێگراتی قوات تاڵەبانی پێکات و گۆڕانیش تێدا بەشدا لەگەڵ پێکاتەکان 6 ساڵی بەڕێکت پێینە ساڵی حوتەمەوە بەڕێز چۆن کارەکانی هەڵە سەنگێنی لە چاو کابینەکانی پێشووتر ئەکرێ بڵێ بەشی کابینەی دەهمیشی خواردووە بەڵێ تقریبا ساڵێکی ماوە ئەگەر ساڵێکە بڕە کابینەی دەهمیشیان خواردووە ئەمەیان بێ ناوی بێن کابینەی 11 ئەبێ وا بێ ئەم کابینێ ئەوەی بەشی داهمیشی خواردووە خەری بێ بە هەر کابینەی 4 ساڵ نییە بەڕاست ساڵێکی تر دەبێت بە ساڵێکە دەبێت بە 8 ساڵ تەمەنی بەقەدەر دوو کابینە دەبێت ئەو وەزیر و سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیرەکان کە لەوێن خەڵک بڵێن پەرلەمان دەنگی بەوان داوە بە 4 ساڵ ئێوەوان خەریکە بۆ 7 ساڵ تەواوەکە لەوێ بن یەکەواتە ئەو 30 ساڵی ناشەرعیە بۆ لە بڕووی پارلەمان کارە نییە ئەو ئەندام پەرلەمانانشی کە ئیسە لە ناو بڵێن خولی 5 خولی شەشەمە خولی شەشەمی پەرلەمانە ئەم خولەش ئەندام پەرلەمانەکانیان بەڕاستی ئیتر خەریکە وای لێ متمانی خۆیان لای خەڵکە دۆڕێن و خەڵک متمانیان پێنامێنێن لەبەرەوەی ئەوە هەڵوێستان هەبووە هیچ نەبێ هەندێکیان دەزەکات کێشانیان پێشکردایە مانیان بگرتایە کارێکیان بکردایە کە پەرلەمان کۆ بێتەوە دەستی سەرۆکایەتەکەی هەڵبژێرە بۆی هیچ نەبێ ئەو لۆمەیە کە ئەچێتە سەرشانی ئەوان ئەو لۆمەی لە خۆیان دوورخەنەوە بەداخەوە ئەوان ناتوانین سەبارەت بە کابینەی مەسرور بارزانی و قوات تاڵەبانی ئەوان لە سەرەتاوە هەندێ بەرنامەیەکی یان پێشکەش کرد بەرنامەی حکوومەت کارنامەی کابینە بە حساب ئەو کارنامەی کابینەیە لەسەر ڕەزامەندی هەموو ئەو لایەنانەیە کە بەشداریان کردو لە حکوومەتە هەرە بێ واش بێ ڕێکەوتم لەسەر کۆمەڵی خاڵەکان خۆی ئەبینیەوە لە سەرەتا ئەوەی کە ئەوان باسییان کردووە چاکسازی لە وەزیفەی گشتیە بەڕاستی ناتوانانی یەک هەنگاوەوە بچنە پێشەوە ینی چاکسازی لە بواری موچە خۆران بەجێ وەزیفەی گشتی بەعام بۆ مۆزەف کارمەند ینی دائیرەکانی دەوڵەتە مەسەن موچە خۆرانی هەرێمی کوردستانیان لەو کابینەیە پێم وایە مەبلەغی باشیان لێ خوارد 13 موچە لەگەڵ دەمانیش بە لێبڕین نزیکەی 13 تریلیۆن دینارە نزیکەی 13 تریلیۆن دیناریان لە خەڵکی هەرێمی کوردستان خواردە و قەرەبووشیان ناتوانێت قەرەبووشی بۆ ناشێت ئێسش نازان ناوێت کەواتە ئەمە سەرشانی کوێ سەرشانی ئەو کابینە سەرباری ئەمەش ئەوایە مەسەن تۆڵی من ئەبێ لا بکەمەوە لە کەرتی وەزیفەی گشتی ئێنابێ پلەبەرزکردنەوەکەی هیچ نەبێ حسابیان بۆکوی بۆ ئەو کارمەند هەیە لە ساڵی 2016 تا ئەم لەحزەیە پلەبەرزکردنەوەی بۆ نەکراوە بەزەوانە بەس فەرمانبەری شارستانی ئەگەر نادادوەرەکان هێزەمنیەکان سەرۆکایەتی پەرلەمان و حکوومەت فەرمانبەران سەرۆکایەتی هەرێم هەمووی کراوە بەس 382 فەرمانبەری مەدەنی هەیە ئەوانن کەوا خەڵکە لاوازەکەن حەلەقە لاوازەکە لە ناو سیستەمی حکومڕانیە کارمەندەکانی دەوڵەتن کە بە شەرتێ زۆربەی ئەو داهاتانش کە دەستیانەکەی ئەو کارمەندانە بۆیان دەسەخە یعنی کارمەندی زەریبەیە کارمەندی تاپۆیە کارمەندی گومرگ ینی ئەمانەی کەوا پارە بۆ حکوومەت دەسەخەن ئەوانن بە شەرتی ئەوان دێن مەسەرن حکوومەت کێ بەڕێوەی بە مامۆستا بەڕێوەیە بە ئێتۆ دی موچەی مامۆستا پلەبەرزکردنەوە لە مامۆستا پلەبەرزکردنی مامۆستا ڕاگری یعنی کارەساتە یعنی لە یابانە
مامۆستایەک لە وەزیرێک موچەکەی زیاترە هەر عەرەبیش لە سەرەتا وتوانە من علمني حرفا ملكني عبدا يعني بەڕاستی ئەمە هەمانە بێ لە بەردەمی مامۆستا ئەوە کە ئەچین من بۆ خۆم دوێنێ چووم مدیرەکەم مدیری ئیبتیداییەکەم چووم بە زۆر هەموو سلێمانی گەڕام تا ماڵەکەیم دۆزیوە لەسەر جێگە بوو چووم دەسم باز کردو خۆ من ئەوە مدیرم بووە یعنی هەر لەبیرم ناچێت ئەو کاتەش چوومە بەردەمی وەزیفەکەی من 100 ئەوەنیش گەورە بێ من هەر قوتابی ئەوم ئەوم لەبەرەوە مەسرور بارزانی و قوبات تاڵەبانی پێویستە لە ئەو مامۆسانانە سەرنەوی بکەن نەک موچەکانیان دەبڕن بەداخەوە ئەوان تا ئەم لاسێش هەر ستەمیان لەکەن و ئەو ستەمەشیان لە سەدەمی کابینەی مەسرور بارزانەیە کە پەیمانیدا بوو چاکسازی لە وەزیفەی گشتیا پێ نەیتوانی یەکیان ناوی لێ بەڵام وەزیری دارایی لەو ڕۆژان قسەی کرد دەڵێ ئێمە پاشەکەوتمان کردووە بە قەرز دەڵێ ئەوە یەکێک لە دەستکەوتەکانی کابینە وڵای ئەوە کوایە لەسەر پشتی ساڵ بینوسیت لەسەر پشتی کیسەڵ زانی چیە ئەمجار وایە تعلیق دەین لێکێ ئەڵێ خەباتم زۆرە و وام کردو و بۆ کوردوام کردو بۆ چی وام کردو ئەڵێ خەمە نەبێ یا لەسەر بەفر بۆ تەنووسی کە توایەوە هیچ ئاساری نامێنێ یا لەسەر پشتی کیسەڵ بۆ تەنووسی ئەوە هیچ نرخی نیە قسەیە بەڕاستی نەوەڵە خەڵک قەرزەکەی وەرناگرێتەوە ناوەڵا مت بە هیچ جۆرە یەک کەس بە تەمای ئەوە نەبێ لە تەمەنی منیشا و لە تەمەنی تۆشا یەک سنت لەو پارێ وەربێتەوە ئەوان موچەی ئێستایان پێ نادێت کاک یعنی من بە درێژایی مێژووی کوردم ئەوەندە ڕەزیل و ڕسوا متەخازل نەبینیەوە لە بەردەم حکوومەتی عێراقی هی منطقی تیانێت تۆ نەوتەکە ڕادەست کردووە نەوتت ئەڕوا هەموو ئەوەی بەغاویشتی ئەو سیستەمە زەری کۆدای وا خەریکن ڕەسەماندیامە جێبەجیان کردووە ئەوەی حکوومەتی عێراقی ویسوێتی کردوێتی 50,000 بەرمیلش نەوتی شدایەتی تۆ نازانێن مەسیری ئەم 50,000 بەرمیل نەوتە بۆ چێ دێ هەموو بەبێ ئەوەی بزان ئەم زەیدیە چ پیاوێکە چۆنە چیەکە بەرامبەر بە کورد چیە هەر هەمویان بەرخیان بۆدا و پیرۆزبیان لێ کرد ئێستا وا دەرکەوت لە یەکەم مانگە ئەمە یەکەم مانگە سای مانگی پێشومەکە کە ئەو هات لە یەکەم مانگە ئەوە خەریکە بێتە 15 مانگ ئەمڕۆ 12 مانگە تا ئێستاکە موچە ئێرنی ئەی ناکرێ خەڵک لەگەڵ معاناتی موچە مانگانە تۆ نیوەی ئەم خەڵکە ئێواران دابنشێ بە دێر تەلەڤیزیۆنەوە بۆی بزانێ موچەکە ئەدریا موچەکە نادرێت ئەمە ئەو پەڕی تەخازوولە کاکە بۆچی داوای موچەکەن بۆچی داوای بوجە ناکەن بۆچی داوای بوجەی هەرێمی کوردستان ناکەن لەکە حکوومەتی عێراقی ئێمە لە ساعت 12.67 بەپێی سەرژمێری تازە لە ساعت 14:30 مافی خۆمانە کە لەو بوجەی عێراق بدرێ بە ئێمە لە ساعت 14:30 بەدەنێت ترێمان خۆمان چۆن موچە ئەدەنیان نادی ئەو کاتە بینی ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان نامێنێتەوە بەڵام ئەوان کارەکەی چی بە بچوونی بەڕێز ئەوەیە کە مەرجەکان جێبەجێ ناکەن وەکو پێویست یاخود چی لە عێراقدایە نە ئەمان ساغن نە ئەوان ساغن ئەمان ساغ نین لە بەوەی مەسەرەن ئەوان چاوپەشیان لێ بکەن ئەو 50,000 بەرمیلە بە ئارزووی خۆیان بەو شێوەی ئەیانێ ساغی کەنەوە بیفرۆشن و کەس نازانێت تااتەکرێت تا ئێستا وەزیری دارایی بێمەی نەوتۆ من داهاتی ئەو 50,000 بەرمیلەوتە چەنێکێتە لایەوە و ئێمە ڕوون نەکردەوە تا ئێستا راپۆرتیشان لەو وێنا بڵاو کردووە ناو ڕاپۆرتا ئەوشی تیانە بوو کە بڵێ لەو 50,000 بەرمیلە ئێمە ئەوەندە داهاتمان بۆ هاتووە ئەوە نەمان دەستکەوتووە بۆ ئێمەی ڕوون نەکردەوە من نەمبینیوە ئەم 50,000 بەرمیلە بۆ کوێچێ لەوانەیە خاص بچێتە لای سەرۆکی حکوومەت یان بۆ حیزبەکان بڕوا بەشێکی بۆم حیزب بچێ هەر احتیمالە من ناڵێم وایە بەشێکی بۆم حکوومەتە بڕوا بەشێکی لەم پاڵاوگەیەکیان لێرێ پاڵاوگەیەکیان لەولایە بەڕێزەی لە سا 42 بە 58ەکە دەبینی خۆیانە بەشی بکەن ئەجینا یان ئەبێ بچێتە لای سەرۆکی حکوومەت و سەرۆکی حکوومەت بۆ خۆی هەندێک پرۆژەی پێ بکە ئەو پرۆژەی خیرتا و شتێی کە لە بوو زۆنی زرد ئەکرێت پیاوە بێ ڕاست بڵێ هەندێ پرۆژەی باشیان کردووە لەوێ لەوانەیە لەسەر ئەو بوجێ بێ کەواتە ئەوش لەسەر حسابی زۆنی سەوزە بە حسابی ئەوەی کەوا چووکە ئەو پارەیە لە ئێمە واضح نییە کەواتە ئەبێ ئەمانە چۆن ینی بە چ شێوەیەک ئێمە تعریفی ئەمە بکەین بەرەبەر بە حکوومەتی بەغا بۆچی پشتگیری سودانیتان کرد سودانی وا دەرچوو ئەوە هەموو حکوومەتەکەشی بوو کە چ حکوومەتێکی نەبوو سەلب بووە لە بەغا ئەوە بوو مەسەن ڕۆژە من جارێک لەگەڵ کارمەندێکی لەگەڵ ئەندام پەرلەمانێکی عێراق لە ڕوبەڕووبوونێکمانە بوو لە کاڵاڵی لە کەناڵە عەرەبیەکان بوو زۆر قسەی بە حکوومەتی کوردستان وت منشتم هەموو قسەکانە ڕاستە لە دووری فەساد و ئەوانەوە زۆر قسەی کرد لێرە فەساد کوردستان فەسادەیە و وایە و حکمی عایلی و چی وتم هەموو قسەکانە ڕاستە بەس لێرە فاسد هەیە لای ئەوە ئەفسەدە فاسد بە ئەفسەد چارەسەر ناکرێت و فعلا واش دەرچوو ئەوەی کە لە بەغا ئەکرێت زۆر خراپترە لەوەی کەوا لێرە ئەکرێت کەواتە بە چ ڕوویەکۆ ئێستا مقارنە ئەبێ وجدانی خۆیان محاسبە بکە تۆ کوێرانە چووی پشتگیری سودانیت کرد سودانیەکە بەرامبەر بە کورد ئاوا دەرچوو
ئەوەش بارودۆخکەیەتی لە ڕووی گەندەڵیەوە کە زۆربەی وەزیرەکانی جێگر وەزیرەکان مدیر عامەکان ئەوە وا دەرەکەون و وردە و دەیانگن و ڕاپێکی زیندانیانەکەن سەبارەت بە خۆشمان ئایا ئەم حکوومەتی مەسرور بارزانی بۆچی هەنگاوێکی لەو شێوەی مەسرور بارزانی نانێ بۆچی علی زەیدی نانێ مەسرور بارزانی بۆچی هەنگاوێکی کوی علی زەیدی نانێ مەفروض ئەمیش عینی شت ئەو چاکسازی ئەو دەستی پێ کردووە ئەمیش بێت مراجعەیەکی بکاتەوە بەرپرسێکی پارتی ڕۆژانە قسەی کردبوو دەیگوت علی زەیدی پێویستی چاو لە هەرێم بکە چونکە پێشتیش لێرە بڵێ هەنگاوی وانراوە وەڵاهی بە هیچ جۆرێ تا ئێستا من خۆم لە پەرلەمان بووم مێژووی پەرلەمانی ژەزان نۆزدەی 1992 تا ئەم لەحزەیە نەتوانراوە وەزیرێک لەسەر فەساد دەستگیر بکرێت بۆ هەموو کوردستانی ژەزانێک کە فەسادەت هەبووە لە هەرێمی کوردستانە پارە بە فیرۆدان هەبووە لە هەرێمی کوردستانە سوی ئیسفادەکەەوە لێکێ لە بەرنامەی چاکسازیەکە ئەڵێن نابێ وەزیرەکان و ئەوانەی بڵێن کاری گشتی وەرەگرن لە بەڕێوەبەرێکی گشتیەوە لە مۆزەفێکی بەسیتەوە لە قانونی خدمەت بێنی شاتیاتی نابێ وەزیفەکەی بەکار بێنێ بۆ بەرژەوەندی تایبەتی خۆی بەغیر بۆ باشیرتیاتی ناتوانانی بە ئاشکرا خۆ لە ناڵێ چه کۆمپانیا پەیوەندی بە مەسەن بۆ من وەزیرم موچە دۆڵەمەند دەبی نەخێر بۆ من وەزیرێک 8 ملیۆنی هەبێ منحەی 7 ملیۆنی لە بەردەست بێ مطلقاً بە موچەی پەرلەمانتاری بە موچەی وەزیری بە موچەی ڕئیس وزەرایی بە موچەی سەرۆکی هەرێم و حکوومەتیش خەڵک نابێت سەرمایەدار بەچی دەبێتێ إلا أبي سوء استفادة بك لو وظيفي إن جاءت وأنا بك إذا أول مثلا دي كومبانيا دروسك بناي منو دروسي ناكا بناوي عمرو زيد أو دروسك دي بغير مباشر بالبشتي أو كومبانيا أو كومبانيا ورده أبي تخور من جاري كج نمونيك من هنا هل سلام تلفزيوني برزيو ودم حكومتي هرمي كردستان سرتا قواريجي جوري أبو لتنيش تياتشن كابينيكي بتشوف دان دوکانی بچوک ورده لە ناوەڕۆکی ئەم حکوومەتیان خواردەوە داخلیان کرد بە ناوەڕۆکی دوکانە بچووکان ئەخیرن دوکانە بچووکان بوون بە سوپەرمارکێت و هایپەرمارکێتی گەورە و حکوومەتەکەش بوو بە دوکانێکی بچووک ئەوای لیاتۆ باش ئەجینا منطقی تیان نیە سەرمایەدار لە هەرێمی کوردستان لە حکوومەت دەوڵەمەندتر بێ ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە توانایی لە وڵاتێکدا سەرمایەدار دەوڵەمەندتر بێ لە حکوومەت نەخێر نەوەڵا هەیە ئەکرێ ناوەڵا ناکرێت لە هیچ دنیا هەر سەرمایەدارێک لەسەر پشتی حکوومەتەکە خۆی دروست بووە کاکە لەسەر خاکی کوردستان لەسەر ئاوی کوردستان لەسەر هەوای کوردستان دروست بووە خۆ نەڕۆشتووە معمەلێک بێ معمەلی تراکتۆر لە ئەوروپا بۆم بێنێ معمەلی سیارە بێنێ چی بکا بۆ ئێرە ئەو کەسی لە هەرێمی کوردستانە ئەو سەرۆتمەندانی کە لە هەرێمی کوردستانە لەسەر سێ شت دەوڵەمەند بوون عەفوەن 4 خاک ژێر خاک باشە خاک و ژێر خاک هەوا و بەرهەمەنەوتەکانی هەرێمی کوردستان خاک ژێرخاک فرۆش ژێرخانەکەی خاک ینی ژێرخاک ینی نەوت و غاز و ئەوانە خاکیش ینی فرۆشتنی زەوی ئێستا مەسەن جەناب و سەرمایەدارێکی من دێم 100 دۆنم زەوی دەدەمێت تو بووی بە ملیۆنێر بیکەمە شوقە بیکە بە هەرچی باشتێ پەرپۆژێکی بووی بە ملیاردێر کات بە چووکە بەشتێکی تەشجیعات داتی من خۆم مدیر عامی هین بووم وەبەرهێنان بووم و سەرۆکی جێگری سەرۆکی دەستەی وەبەرهێنان بووم زۆر باش ئەزانم زەوی چی ئەکا لە مرۆڤ اینجا هەواش بریتە لەو ئینتەرنێت و تەلەفۆن و تەلەڤیزیۆن و ئەوانە ئەوەش هەواکێ کەواتە ئاویش خۆ دیارەوە سەرچاوە ئاوەکانی شتێکە کەواتە تۆ لەو سەرچاوانەی کە لە کوردستانە هەیە لە زەوی و خاک و ئاو و هەوا لەژێر زەوی و خاک و هەوا لێرەوە تۆ سەرمایەکە سەرچاوای گرتووە کەواتە تۆ ناکرێت و نابێ حکوومەت ڕێگە بدا سەرمایەدارێ دروست بێ لە حکوومەتەکە دەوڵەمەندتر بێ هەر لە سەرەتاوە یاسای وەبەرهێنانن کە دروست کرد ئێمە یاساکەشمان داڕێژا سەرەتاوە ئەوەی بۆ شتێکی بیدایی وتمان ئەو یاسایە بۆ ماوەیەکی کورتە تا ئەوەنە خەڵک ڕابکێشین دوای هەموار بکرێتەوە تۆ ناکرێ مەسەن کابرا 10,000 شوقە دروستەکە حکوومەتی چیتیان نەبێ هیچ دەستکەوتێکی نەبێ بۆ حکوومەت لێ کارەبا مەحەتەیەکی کارەبا خۆشببوونیشیان هەیە لێ خۆشببوونیشیان هەیە بەڵێ بۆ 15 ساڵ بۆ ڕسوم و بۆ باج و ئەوانش تقریبا هەیە لە تا 5 ساڵیانە مەسەن کابرا مەحەتەیەکی کارەبا دروستەکە ئەرزی تۆیە هەواکە هی تۆیە تۆ بووی ساغەکەیتەوە ئێوەرە بە بەشەری لەگەڵیان 150 بۆ تۆ بێ لە 150 بۆ حکوومەت بێ بۆی سەرچاوی داهات بۆ حکوومەت زیاتر بێ ناکرێتەوە ئەو هەموو مستەسمیرای بێ کۆمپانیای زەبەر دروستکار لە هەرێمی کوردستانە بەڵام حکوومەت ئەبێت چاوەڕێکی بە چاوەڕێ ئەو بکەوەڵا چوار کرێکار ئەم دای بەرزێنێت هەر دقەیەکیش بیانوێ کرێکارەکان دەرەکە لەبەرەوە بە چوونی من حکوومەت نە لە ڕبواری وەبەرهێنان
لە بواری وەزیفەی گشتی نەیتوانی وەک پێویست هەنگاو بنێ ئەو بەرنامەیەشی کە خۆی دایناوە لە 105 ئەو بەرنامەش جێبەجێ باش بەس پێویست بە بەغداش قسەت کرد لە کارنامەکەش بەشێکی تەرخان کراوە کە چارەسەرکردی کێشەکان لەگەڵ بەغدا لە نەوت لە موچە لە مادەی 140 لە هێزی پێشمەرگە لە ناوچە جێ ناکۆکەکان حەزەکەی یەکێکی باسیەکەینەوە مەسەڵەن مادەی سەوت نەچۆتە پێشەوە پێ دوایان من لە جەنابەت دەپرسم هەرچەند بۆم نییە و پرسیار لە بەڕێزگەم جەناب وێ لە من پرسی بەس دەو بیناران نەپرسم مادەی سەوت چی وەجێ کراوە ئەمان مەفروض بوو هەرە سەرەتاوە کە دێن یەک حیزامی سەرەتای دروست بوونیانەوە لەبەرەوەی زۆر گرنگی بە شارەکانە دەن گرنگی بە لادەکانە بدایە بە تابەتی گوندەکانی ناوچەی شەڕی تەعودێتەکەی بینی ئێمە و حکوومەتی ناوەند لێەوە کارێکیان بکردایە بە شێوەیە خزمەتی ئەو منتقیان بە بکردایە هەر لە خانەقین و جەرەولاوە هەتا ئەگار تا ناوی سنجار تا ئەوێ بە شێوەیەک مجەماعاتی سەگەنیان دروست بکردایە شار و شارەچکیان دروست بکردایە جیوبیان دروست بکردایە خزمەتگوزاریان پێشکەش بکردایە بە شێوەیەک کە استیقتابی خەڵک حتا خەڵکی هەیەک لە زمانی بەعسەوە لە سەردەمی هەفتاوەشتاکانەوە بۆ ئێرە ڕەوانە کراوە لە پرۆسی تعریبە ئەمانە هان بدا ئەوەنە جوان بکرێ و ژیان لەوێ خۆشگوزاران بێ بچنەوە بۆ بەڵامان ناتوانێت ئەو کارە بکەن لایەنتوانی لا لە گوندەکانی کوردستان بکەنەوە بە هیچ جۆرێ بسەوارە لە مادەی سەوچلا پێم بڵێ چی کراوە بۆ هیچ شتێک کراوە بۆ مادەی سەوچل پەیوەندیان لەگەڵ بەغا خراپتر بووە باشتر نەبووە مەسەرەن تا ئەم لەحزەیە هێزی تەنانەت شەڕەشە لە هێزی پێشمەرگەی کوردستانەکەن لە هەموو بوارەکانە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی ئێرە حەلەقە لاوازەکە بووە ئەوان حەلەقە بەهێزەکە بوون و تەنانەت هەڕەشەی هەڵۆشان و هێزی پێشمەرگەکەن هەندێکیان هەڕەشانەی ئێستش بڕۆ سەیری سۆشیال میدیا بکە هەڕەشە لەسەر قەواری هەرێمی کوردستان هەیە ئێستا لەم بار زۆر بە ئەوانی بەتایەتی خەڵکە متەحەسیبەکانیان هەڕەشە ئەەکەن زۆر جار من لە سۆشیال میدیا جوابیان نەدەینەوە هەڕەشە ئەەکەن کاکەڵێ تەواوی تر هەرێمی کوردستان نەما وەکو دیارە سوود لەو ناوکەکە جۆرەگرن کە لە نێوان پارتی وێکێتی هەیە مەسەن دوو هێزی چەکدارە هەبێ ڕاستە هەندێک هێزی پێشمەرگەیەکی گرتووەتەوە و لەژێر فشاری ئەمریکیەکانە بەڵام کاکە تۆ دوو ئاسایشت هەیە دوو دژە تیرۆرت هەیە دوو نازانم ناویان زۆرە زێرەوانی دەیە دووچی دەیە کاکە تۆ حتا پۆلیس ئەگەر تۆ بەم شێوەیە بە لاوازی بەرا ڕوبەڕووی حکومەتی عێراقی بێتەوە ئەوانیش هەوڵی ئەوەدەن سیاسەتی پرتکە و زاڵبە تۆ تەفروتو نابکەن کامیان زۆر شەریفە لە عێراقا کامیان زۆر باوەڕی بە دیموکراتیە هەرێمی کوردستان وەک چقلی چاوی وایە پێیان خۆش نییە هەرێمی کوردستانە بمێنێت پرۆژەی ئەمریکا شەر بەوارەسێن ئێستا باراسی بەرزکردنەوەی مرکزیەت پرۆژەی ئەمریکی شەروانی ئێستا بۆ ئەمان شخوان هاانێ ئەویانەوە ئێستا تقریبا تۆم باراکات بۆ هەرێم بۆ هاتبوو کە بڵێ ئەوە پشتیوانی عەلی زەیدی بکەن زیاترەوەی لێ دەخوێنەکە تۆم باراکیش هەر بۆوارە چۆن لە سووریا ئەو وەزعی خولقان بۆ کوردەکانی سووریا بە هەمان شێوە تۆم بارەکە بۆ خۆی هەر یەکێکە لەوانەیە کە زۆر هاوکاری لە تورکیا و هاوکاری وەرەگرێت و لەگەڵ ئەردۆغانە برادەرێتێکی باشیان هەیە تۆم باراکیش نەسیحەتی ئەمانی کردو توی ئەوە یەک بگرنەوە وا بکەن ئەگەر یەک نەگرنەوە احتیمالی زۆر هەیە کە قەوارەکە بەرەو هەڵۆشانەوە بچێت ئێستش کاک حاچیم ئێستش ئەم تەوەجوهی هەیە لە ناو یەکێتی و لە ناو پارتیە تەوەجوهی دوو ئیدارەی و هەندێک قسە کرێ لە ناو یەکێتیاڵە کاکە بە ئیدارێکی وەکو بڵێ حکومێکی لامەرکەزی دروستکەین بۆ خۆمانەوەوانە ئەمەش هەر بەرەو ئاراستەی ئەڕوە بەرەو ئاراستەی چی؟ بەرەو ئاراستەی لێکجیابوونەوە و حکمی محافظات حکوومەتی محافظات چۆن لە بەردەمەوە داین هەرێم بکرێت عێراق لە قۆناغیدات وەکو پارێزگەمەوە لەگەڵ هەرێمکە ئەوان بە ئاواتەوە وابێ ئەوان پێیان خۆش نییە ئەم وڵاتە هەیە خاکە با قسەیکیش بۆ دەست بکەین لەگەڵ ڕێزما و حرمەتم لە ناوکەوانەیەەکە یعنی ئەو عەرەبانە دێنە هەرێمی کوردستان من نامێ هەموو ئەوانەی ئەمان کروتی زەربی سفری بکەمەوە ئەو ئەمن و ئاسایشی هەیە لێرە من ئازادی ناڵم چکە ئازادی هەمیشە بەرەو تەراجعڕە بەڵام جۆری لە ئەمن و ئاسایش هەیە جۆری لە خەدەمات هەیە لێرە کارەبا بەڕێی من کارەبا حکومەتی هەرێمی کوردستان لە بابەتی کارەبا هەرچەند لەسەر ئەرکی و لەسەر شانی هاوڵاتیان کەوت و لەوانەیە لە ئایندەدا پارێکی زۆر لە هاوڵاتیان بسێنێ بەڵام تقریبا هەنگاویان نادە کارەبا ینی من ئەبێ خەکەی گران نییە بەراورد بە غازی خۆمان هەیە بەناڵم گرانە لە ناو کەوانەیەەکە گرانە بەڵام تۆ لە جنوب باشتر
وسط باشتری ئێستا کارەبای ئەمساڵ لە پار باشترە هەرچەنەوە لەسەر ڕۆنی خۆمانە لە سمەی خۆمان دەنەوە بەڵام گرنگەوەی سیستەمێکیان دروست کرد ئێمەی ئەم محڵتەی بەڕێزی کارەبای نەکوژێتەوە ماڵی من کارەبای نەکوژێتەوە ئەگەر بەردەوام بێ هەرچەند لە هەولێر و ئەوانە تێکەوتوە بەڵام لە چاو جنوبە هەموو شتەکان ڕێژەیە لە چاو جنوبە ئەکرێ بڵێ حکوومەتی هەرێمی کوردستان یعنی نەزانی چۆنە من هەموو شتێ بەڕۆژ و سپی نابینم لە بینی ئێستا مەسەڵ شێر و خەت نییە پارەیەکی بەدەستوێ ئەم دی شێرە و دی خەتە لە نێوان شێر و خەتەکە سکنێسێکی ئەستوریەکەی ئەو ئەستوریەش بێتەوە بکوێنیتەوە لەبەرەوە من نامەوێت حکوومەتی هەرێمی کوردستان بکەم بەڵام بەسم بۆ نمونە لە کەرتی تەندروستیە لە کەرتی تەندروستیا من حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم زۆر پاشەکشەی کردووە لە کەرتی پەروەردا زۆر پاشەکشەی کردووە بۆ ئەمڕۆ گوێت لە هێن نەبوو گوێن لە بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوە ئەپارێتەوە لێیان يبقى منطقي ثانيه كسيكي وكو جمالي حاج علي بچه بنايكي گەورە دروستکا بۆ ماڵی ئاوابێ بۆ خەسخانەی هیوا بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان نەتوانێت بڕۆ سەیری خەسخانەی هیواکە خزمەت گوزاریکی تا سەری ئێسقان جوان خوا عەلیمە من لە هەموو کوردستان نەمدیوە خزمەت گوزاری بەو شێوەیە جوان پێشکەش بکرێ لە بەسیترین کارمەندیانەوە تا ئاخر کارمەندیان بەڵام خراپترین بینایانەیە خراپترین جۆری بیناسازی و بە کەلکی خەسەخانە ئەوانەیە جگە لەو بینایی کە جەمالی حاج عەلی دروستی کردو حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ناچی ئەو هەموو ئەرزەی ئێدەی بۆ دروستکردنی شوقە و بە دروستکردنی ئەم سیتی و ئەو سیتی هەر پێویستی نیە هەرێمی کوردستان 345,000 یەکەی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستانە دروست بووە کە زۆری زیادە لە هەرێمی کوردستان تا ئێستاش کرێچەکان هەرگوو خۆیان کرێچەکان لە زیادبوونایە کەمی نەکردو کەواتە تۆ بۆ نایی زەویەکی وا دابین کردو دابین کەی بۆ نەخۆشخانەی هیوا جگە لەوە من زانیاریم هەیە کە یانێن نەخۆشخانە تەعلیمەکەش بفرۆشن فێرکاری ئەوەی تعلیم بڵێ فێرکاریەکە یانێ ئەوەش بفرۆشن ئەوانش بکەن بە پرۆژێکەوە نیازیانەیە محکەمەی کۆنیش داگیر بکەن و بیفرۆشن ئەمانە ئەیکەن بەچی من نازانم من نامێن محکەمەی کۆن ئاوا بمێنێتەوەش بیکەن شتێکی جوان بەڵام بە شێوەیەکی قانونی پرۆژێکی جوانی تا بۆ بەرهێنان پرۆژێکی جوانی تا ئەعلان بکە بێ بە تەندەرین چێ بە باشترین جۆر ئەیکا بە کەمترین مودە ئەیکا بە باشترین پارەکە بیا بە حکوومەتی هەرێمی کوردستان فەرمو باو کەسە بیکا بەڵام قۆرق نەبێ بۆ لایەنێکی حیزبی ئەمە هەمووی کارەساتە ئەمانە هەمووی زانیارین کاکە حتا ئیسە من زانیاریم هەیە لەو دڵی شار 4-5 مەکتەب خەریکە ئیساکیە 4-5 مەکتەب داگیرەکەن بۆی ئەکسێسێک دروستکەن بۆ سەر شەسێکە بۆ ئەو پرۆژەیە جگە ئەوەی محەتەی هینەکە محەتەی ئەوەی مەستەحی نەقلی ڕێکا ئەوەی لە تەنیش مەڵبەندایە ئاخر ناکرێ کاکە تۆ لە پێناو پرۆژەیەکی سەکەنیە کە هەر گەڕێکی ڕزگاریشی تقریبا زۆربەی گەڕێکی ڕزگاری ساکێ هەراسان بوون بەدەست ئەو کۆمەڵە شوقەیەوە کە لێ بەرزکرایەوە یەکراوەکە بە پارکێ ئەکرا بە حەدیقەیە بکرێ ناکرێت و هەموو شتەکان بکەی بە کۆنکریت هەموو دنیا بکەی بە کۆنکریت ئیتر سەوزایی نەیەڵی ڕێگە نەدەی باران تەسەڕوف بکا بۆ ژێرزەوی ئاوی ژێرزەوی زیاد بکە هەموو دنیا بکەی بە کۆنکریت و ژینگەی کوردستانیش بۆ شێوەیەک باش بەڕست کەرامەکەت بینیوە بڵێن لە بواری وەزفەی گشتی بێ داهات بێ شەفافیت بێ خزمەتگوزاری بێ پەیوەندی لەگەڵ بەغداد بێ ماوەڵە لەگەڵ پەرلەمان ئەگەر لەو 6 ساڵی پەرۆز پێدوای دەرچوون یان بەکەوتووە دەرنەچوون من ناڵم سفرم نەکردەوە بەڵام دەرنەچوون لە خوار 30 شەوە وەریان کرد ئەو بۆ هەردووکیان چکە ئێستایەکی ڕەنگە هەندێک زار خۆی و خۆپۆزیسیۆن پیشامداوە چۆن دەبینی یاخود ئێستا بە پرسیارەتێکی هەملایەنەیە ئەوە ناکرێت لە کۆتایی هەموو کابینێکە یەکێتی ئەمبانە بیگرێ و پاشەکشیە بکات و هەموو مەسئولیاتەکان فڕێباتە پارتی خۆ دەزانانی من ڕێیم بەرامبەر بە پارتی شوێکێتیش چۆنە بەڵام پارتی تا بە عیبەکانیش و تا ئەخیر شانی داوەتە بەر حکوومەتەکە بەڵام هەمیشە یەکێتی لە کۆتایی کابینەکە فەرمووی ساکی خۆی لە باوەزیرەکانی بکشێنێتەوە بۆ ناکشێنێتەوە با جێگری سەرۆکی حکوومەت بکشێنێتەوە مەڵێ کاکە من لەم حکوومەتە بەشداری ناکەم وانە مەزدەڵێمەش دەڵێن حکوومەت بەشە خێرنی تالایی بکشێنەوە باشە بۆ قبوڵەکەن ئەوان ڕخنیان لێ لیان فشار بکەن لە پارتی ڕێبکەون تەنازولێک لەم تەنازولێک لەو بۆچی تەنازولەکەن بۆ ئێران و بۆ توران بەڵام تەنازول ناکەن بۆ یەکتر یاعیبە یەکون قوارەکە لە کاکە میلەتێکی فەقیری بەسە زمانتان بۆ بە تووشەوە بە هەموو شتێکی ئێوە ڕازیەوە خۆتان لە بینی خۆتان ڕازینین یعنی میلەتەکە ئێوەی قبوڵە هەرچەند ئەزانێت ستەمی لێکەن بەڵام سەرباری ئەو ستەمە قبوڵەکە ئێوە لە بینی خۆتانە ڕێناکەون چۆن ستەم لە خەڵکە بکە خەڵک ڕازیە پێتان دەنگەکەی پێداون چی بکەین ینی ئێمە چەند هاوارمان کوان دەیان پێ نەبدەن بەس خەڵک دەنگی پێدا کە ئیتر نازانم دەنگکە ڕاستی یان نامنەوەیان نازانم بەڵام کە دەنگی پێدایی وەرە کاکە لە ئاستی بەسپەرپرسیاتی ئەو دەنگە بکە ئەو میلەتە بە تۆی داوە وەرە ڕێبکەون لە بینیەکە
تۆ لەسەر وەزیری ناوخۆ بمبورێت خوا لەسەر وەزیری ناوخۆ و لەسەر سەرۆکی هەرێم و لەسەر سەرۆکی حکوومەت تۆ قەوارەکەت لە خەتەرایە کە ڕۆژ ئەوکو کوردەواری خۆمان ئەڵێ کاتێک پێسەکە گورگ بردی ئیتر قیمەتی نامێنێ لە دوای باران فەرەنجیم بۆ چییە؟ ئەبێ فریاکەون تورکیا دەمی لە ئێمە کردوتەوە ئێران دەمی لە ئێمە کردوتەوە عێراق دەمی لە ئێمە کردوتەوە وڵاتی عەرەبی دەمی لە ئێمە کردوتەوە ئەمریکا خەریکە پاشگەزی بێت لەو پژەیە کە لە ئێمەی کردووە ئەبێ فریا بکەون کارێ بکەن پەرلەمان کارا بکەنەوە تۆزێک شەرعیەت بە حکوومەتەکە بدەن و کابینەی چەنەمە منتم دامیش ڕۆشتووە نی 11 دروستەکەن دەڕۆشتووە لای من کابینەی دەونی دروستکەن بۆ خۆیان کاکە گوناحە میلەتی ئێمە معقول نییە تۆ نەتوانی بەرگری فەرمو نێچیروان بازانی چوە بەغا چیان کردەوە بۆ موچەی هەرێمی کوردستان ئێستاش جاران گیرمان بەدەست تەیف سامی خوارد بوو ئێستا ناوی چییە؟ فالح ساری ئێستا گیرمان بەدەستەوە خواردەوە کەواتە ئەمە هەر منهەجیان وایە ئەوان یان گومانەکەین ئێمە یان گومانەکەین ئەمان پیان ئەڵێن کاکە ئێمە 120 ملیارە من نییە مەینێرن بۆ موچە خۆرانی هەرێمی کوردستان بۆی مانیە دوا بکەوێ وەکو ئەم ئێوارە فازل نەبی طبعا فازل نەبی خۆی زۆر دەستکەوتی نەبوو بۆ حکومەت من کاتی خۆی لەبیرمەوە فازل نەبیە جێگری وەزیری دارایی بوو 2 میلیارد دینار دەرچوو بۆ هەڵەبجە من ئەندامی پەرلەمان بووم نیم پێوە کردم کاکە 2 میلیارد دەرچوو بینێرە بووان بە ذاتی خوا جوابی تەلەفۆنێکی نەود نەوشیار زێبەرەی جوابی تەلەفۆنەکەیان نەدامەوە چەند 2 میلیارد دینار بوو دانرا بوو تەرخان کرا بوو لەوینەوە ئەخیرا 2 میلیارد دینار هەڕۆی اینجا ئێستا ئەو فازل نەبیە هاتووە خەریکە خەڵک ڕایەنێ بۆەوەی هەندێک خەڵک هەیە هەندێک خەڵک کار لەسەر ئەوەکەن چۆن خەڵک ڕابێنن لەسەر ئەوەی ئەزەماتەکان کە دروستە بێ لە ئێستاوە هیچ نەبووە جەنابی کاک فازل نەبی جێگری سەرۆکی جێگری پێش وەزیری دارایی عێراق ئەڵێ وەڵا ئەوە 2 موچەتان خەریکە بەرەو فوتانەچ لەبەرەوە خەڵک خۆی حازر کا بۆ فوتانی 2 موچ بۆچی واڵێ کاک بۆچی وا بە خەڵقی بۆچی خەڵک ئامادەسازیەکەی لە مێشتی خەڵکا بۆی لەیسەوە بڵێ کاکە من 2 چەم فوتاوە دوای ڕەت فعلیان نەبێ يعني أول من بيعني في تصريح أمره تصريحي برز فاضل نبي طبعا دبروا كاك فاضل خوي لبغاب موقفي هو استهاتوا لي رجب مشي ناو بناو تصريح يدا وفري يدا نظر شلون تونه خلق هان دا يما ابي ريغنا دين يكسنت 1 دیناری خەڵکی مکارمەندی هەرێمی کوردستان فۆتی خانشینی هەرێمی کوردستان بەشێکی خۆ پەیوەندی بە هەرێمەوە ئێستا ساڵی ڕابردووش دکتۆر فازڵ نەمی وتیەکە زوو خەمینە خۆن ئەو مانگی 12 بوو وتی 2 موچە دەفۆتێ ساڵی ڕابردوو تقریباً پێشەوەی کە موچە وتی بە خێرایی وەفد بنێرن ڕایەنانی خەڵکە قوربان دوایش جازب دەکات ئەو قسەی بۆ خەڵک نەکە تەلەفۆنی هەڵەگرم بۆ مەسرور بارزانی تەلەفۆنی هەرەکەم بۆ قوبات تاڵەبانی تەلەفۆنی هەرەکەم بۆ ئاواتی شێدەناب کاگ ئاوات فریاب بکەون ئەوانە گۆڵتان لێکن گوێ بگرن قەی ناکات تۆ گرنگوی لە مێش لە زیمەتەکەی ینی مەسئولیەتی وجدانێکی خۆی لە سەرشانی خۆی لابە من بەبەستم ئەوەیە بەویستم پەیامەکە بێنم احتیمالە ئێستا ئەگەر ئەو نیەتە هەبێ کە کاک فازڵ باسی کردووە ئەگەر ئەو بابەتە هەبێ احتیمالە حکومەتی هەرێم خۆی لە بری ئەوەی پارەکەی بڵێ من 6 ملیارەکەم نییە ماگانە بیخەمە سەری و کاتی خۆشی ئەمە پرۆفیسۆریەکەی ئەمان لەمایە ئەو وەفدەی کە چۆتە ئەوێ کاک حەشیم تۆ چۆن ئەچی ئەڵێ کاکە من ئامادەم ماگانە 120 میلیارد دینار واژۆیان کردبوو ساڵی ڕابردوو مانگی حەوت ئەزانم نابێت لەسەر ڕقم ڕێ بکەوی ئەبێ لەسەر ڕێژە ڕێ بکەوی مەسەن ئەڵێ من نیوەی داهاتی هەرێمی کوردستان دەم ئیتر نیوەکەی 1 دینارە نیوێ نێرم بۆیەوە ملیارێکە 500 میلیۆنتان بۆ نێرم بەڵام ناکرێت تۆ ڕقەمی دیاری بکەی دوای ڕقەمەکەش ناتوانیت بەڕێزت متمانەت بۆیە 120 میلیارد نەبێت لە هەرێم بێگومانم هەیە هەر سەرمایەدارێک ئەوان دروستیان کردووە هەر مانگانە لە داهاتی هەرێم من هەر ئەوە کارەبایە ئەوە هاتوچێ سنوورەکان بەرمیل لەوتەکایە بەڵێ بەس کاکە کە شەفاف نەبێ من چی بکەم لە خۆم ئێستا کێفاڵ بگرمەوە ئەمە تەقدیراتە من ئەڵێمەیە من و تۆ کە ئێڵێن تەقدیراتە ڕقەمە لەبەردەستمانە نییە من و تۆ بڵێ کاکە 50 میلیۆن 50,000 بەرمیل نەوت هەر بەرمیلی بەوەنە دۆلار هەر یەکی ئەوەنە ئەگرێتەوە وەرە کاکە بە حسابی بکەین سەرۆکی کاک ئاواتی شێخ جەناب بڕێ سەرۆکی حکومەت بڕێ قوبات تاڵەبانی پارەی ئەم 50,000 بەرمیل نەوتە چی لێکن بۆچی ناتوانن سەر بە ڕوخسەیان گەڵا بکڵێ کاکە هەندێک مکارمەندی هەیە گرێبەستە ئێمە پارەی ئەوانە ئێوەرن کاکە بۆمان ڕوونکەنەوە بڵێ کاکە بەم شێوەیە دیت 50 میلیارەکەمان بەم شێوەیە سەرف کردووە تا ئێمەش بڵێن کاکە دەستان خۆش و ڕاست بەڵام کەوان بڵاوی نەکەون ئێمە چی بکەین ئێمە ڕوو لەکوێ بکەین پەرلەمان نییە مڕاقەبەیان بکە دیوانی چاودێری دارایی ناتوانێت ئەو ڕۆژ سەرۆکی دیوانی دەستەی دەستپاکی ئەڵێ کاکە هەر کەسێ بێ شکات بکات خەڵاتیان دەکەین ئەمە منطقی تیانێک بەزەوە لە هەموو شوێنێک نییە گەر کەسێک گەندەڵی ئاشکرا بکە خەڵات دەکرێت هەر منطقی تیانێ قسەیە
ئەزانی چۆنە کاکە تۆ ئەبێ بگەڕی ینی وەکو زەڕەبین بەسەر ئەو دایرانابی ئەوەرە کاکە تۆ کوڕی فلانە مەسوول تۆ دەیت جامیعەکەیتەوە ئەم سەر و چامەڕی کوێنەوە کوڕی فلانە مەسوول تۆ کۆمپانیاکەت هەیە نەقڵەکە لەکوێ تێناوە کوڕی فلانەکە تۆ ئەم کۆمپانیا فلانە کۆمپانیا فلانە دەوڵەمەنیش تۆ هەر دەوڵەمەنەکەش کاکە خۆ دەوڵەمەنەکەش بە پشتیوانان دەوڵەمەند ئێوە لە کونفەیەکوونەکە چۆن حسابوون بە من خەڵک هەیە لە ئیسیسمار خەڵک هەیە لە ئیسیسمار لەو بەرهێنان لەو بەرهێنان ئیسیسمار یعنی بەرهێنان بەڵێ هاتۆ بۆ لام ئەو کاتێک کە بەڕێوەبەری و بەرهێنان بەڕێوەبەری گشتی بووم دوو جار هاتە ژوورۆ سەری جێ بە سکرتێرەکەم وتم پێی بڵێ کاکە ئەمە دەڵاڵە کال یەکەم پێی بڵێ باترەوە نێتە ژوور هەر بگوێ ڕۆژەی وەردەگرژ دەیفرۆشتەوە ئەی نا ڕێنمایی چاوساغی خەڵکی کرد بەڵێ ئێستا خیابان بەناوێناوراوە لە کوردستان ئێستا ئەوەنە دەوڵەمەند بووە کە لەوانەیە من بچم بە 3 سکرتێر پێی نەکەم کەواتە ئەمەش ئەبێ لێپرسنەوەی لێ بکرێت چی هاوکاری کردی چۆن کرا بۆ ئەم زەویە دووەرگرت تۆ چیت کرد دوای بۆچی پرۆژەی وەرهێنان لە هەرێمی کوردستان تەنها بۆتە شوقەی سەکەنی و ڤێرلا دروستکردن و ئەی کاکە بوارەکانێکی ژیان خەزانجی ڕاستەوخۆی نییە مدیر عامی سیسمار بووم و بەرهێنان بووم بە یەک کەلیمە ناوی سەکەن هاتووە لەو قانونا هەشت بواری جیاواز لە خۆ دەگرێوە مەسەن ئەڵێ گەشت و گوزار پیشەسازی کشت و کاڵ نەزەم چی لەگەڵی ئەمساوە نیشتەجێ ئەم نیشتەجێ وا بوو گەورە کرا و قەبارەیەکی گەورەی پێدراوە لیژنەی باڵای و بەرهێنان کە بە سەرۆکایەتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەوان ئەم قەبارەی بۆ بەرهێنان لە بواری نیشتەجێکردن وا گەورە کردووە لەبری ئەوەی بێن گوندەکانی کوردستان ئاوادان بکەنەوە لەبری ئەوەی بێن تەوزیعی هەموو قووەتەکە نەدەن بە دووهۆک و سلێمانی و هەولێر شار و شارۆچەکانی کەش ئاوادانکەنەوە خەڵک وای لێ بکەن هیجرە دروست نەبێ ئێستا من زانیاریم هەیە لە هەڵەبجا هەموو مانیە لەوانەیە 6 عائلەیەتە سلێمانی لەوانەیە قەزەونەکانی کە شوابێ لەبەر بێکاری لەبەر نەبوونی خزمەت گوزاری لەبەرەوەی لێرە ژیان خۆشترە لەوێ ناخۆشترە لەبەر هەموو زۆرێک ئیش نییە لەوێ ئیش دەست ناکەوێ کابرا مەسەن کابرا ئیشی دەست خەڵکە ناسم لە هەڵەبی شەیدەوە بۆ سلێمانی بۆ کرێکاری کرد تۆ کەواتە ژیان لەوێ نییە ناچارە بێڵێ کاکەمەوە خۆ من هەموو ڕۆژێ بۆ بڕۆ بێم عایلەکەشم بەبم لە شوێنەکە گوندەکانیش بەتەواوی من کاتی خۆشی پرۆژێکم پێشکەش کرد بۆ پرۆژەی ئاوادانی گوندەکانی کوردستان بەڕەحمەت بێ لەگەڵ کاک نەوشیروان چا زۆر مناقەشەمان کرد حتا ناوی ئەو کەسەمدا نابوو مەسەن لە جێیش ئەڵێ شارەوانی نابوو گوندەوان باشە ئەنجومەنێ دروست کرێ بۆ دە گوند و گوندەوانێکیان هەبێ ئەنجومەنی گوندەوانەکان هەبێت دەستکەن بە پێشکەشتنی خزمەتگوزاری بۆ ئەو گوندانە قیرتاویان بۆ بکەن شۆستەیان بە هەبێ باخیان بە هەبێ هەر لە بینی 5-6 دیاری ساحێکی یاری هەبێ کۆمەڵی خزمەتگوزاری وا بکەن تەژهانیان بدەن پاریان بدەنێ بۆەوەی بڵێن بەرهەمەکانیان بەتەواوی باشی بێنە بەرهەمەکانیان بۆ ساکەنەوە داعمیان بکەن بۆی گوندەکان چۆڵ نەبێ بەڵام ئێستا ئەگەر بەپی زانی ئافر زانیاری کە من هەمە ڕێژەی دانیشتوان لە هەرێمی کوردستانە لە سا 81 شارنشینە لە سەدا 90 گوندنشینە باش کە حکوومەت پێک نایە پێ دوای خەتای پارتی بێکێتی بێ خودت هەردوو لایەنە کە ئێستا پێک نایەن پەرلەمانیش کە خەتای خەڵکە ئەی خەڵکە گەر خەڵک دەنیان نەداتی ئەوانش ئاوا شانی لەدانانێ و بێمنەتانە سەیری خەڵکی هەرێمی کوردستان بکەن و هەرچیان بۆ بەرژەوەندی حیزبی خۆیان بەڕێی من خەتای نەپارتیە نەیەکێتی خەتای خەڵک باش ڕێکەوتێکش کرا بوو لە بینی نەوەی نوێ و یەکێتی داوا دەکەن حکومڕانی ڕاست بکرێتەوە کۆمەڵی خاڵی تیا بوو ناکری لێرەوە دەست پێ بکەن لە سنوورەکەی خۆیانەوە بە بۆچوونی بەڕێز دەگەر بیانەوە چاکسازی بکەن ناکری لێرە من لەگەڵ ڕێزم بۆ ڕێکەوتنەکە ئەو کاتش لە تەلەڤیزیۆنی NRT سەم لەسەر ئەو ڕێکەوتنە کرد ئەو پێم وتن ئەو ڕێکەوتنە ئەبێتە باعیسی دواخستنی پێکهێنانی کابینە نابێتە باعیسی پێشخستن لەبەرەوە بە هەر چۆنێ بیکی پارتی بە موامرەیە بینی لەسەر خۆی ئەو ڕێکەوتنە بە کاک شاسوارم وتم بەعنی هەر لە تەلەڤیزیۆنەکە پێم وتم ئەبایە داوەتی هەردوو لاو بکردە وتە هەردوو لاوە ڕێکەون منیش هاوشانی ئێوە هاوکارتانە بم داخلی حکوومەتەکە بن با پێکەوەرن بام ئەوەتە بێکرێت بەزەوەی پارتیش دەڵێ مامەڵەیە لەگەڵ ناکەم دەبێت لایەنەکان ئازادنی ڕێکەوتنەکان بەڕێی من هەڵێ بەڵام ئەو وای تێگە من چی بکەم لە مێشیە خۆ مێشیەوە بەدەست منە بەڵام من مێشی ئەوم خوێندەوە لەوە تێگەیشتم کە پارتیەمەی پێ قبوڵ نییە من ناڵێم ئەوەی پارتی ڕاستە بەڵام زانیم کە قبوڵی ناکەم ئەجینا من ئازادم لەگەڵ چێ ڕێکەوتنەکەم و لەگەڵ چێ ڕێکەوتن ناکەم مەفروزە ئەوان بە ڕێحابی سەدرەوە قبوڵی کەن و بۆ جاری داهاتوو
بێن خۆیان کۆ بکەنەوە بۆی لە هەڵبژاردننیدا هاتووە دەنگی خۆیان زیاتر بکەن نەک بێنێ ساکێ بەڵام من هەر لە سەرەتاوە زانیمیان ڕێکوتنەکەی ئەمەش واضح لە بەردەم چی داین مادام زین چۆنە بگوێرە ئەمانی واضح هەر لەگەڵ لە زیندان بەربووە و ڕێکوتنە ئەعلان کرا خەڵک ئیتر گومانی کرد حتا ئەندامەکانی خۆیان دوێنێ خەڵکم بینی مؤتەمەری سەحەفی گێڕا ئەویت لەژێر فشارا کردوێتی کاک بەڵام لەژێر فشاری شابێ مووی کابرا خۆیڵێ من حازرم لەگەڵ یەکێتی ڕێکە و ئیدە ڕێکەوت و تۆ چێ بەسەریەوە لێ گەرەما ڕێک بەڵام من زانیمە بێت عرقلە خوێندمەوە خوێندنەوە بۆ زانینە کاک هاچیم گرنگ نییە حەدەسێک ڕووبدا دوای تۆ تەحلیلی بکەیت پێش حەدەسەکە من ڕێکەوتنەکە تازە ڕوویا بوو وتم ئەم ڕێکەوتنە ئەبێتە باعیسی عرقلە بۆ پێگەنانی کابینەی نوێ و فعلەن بوش ئەی لەبەردەم چی دایم ئێستا لێک دوورکردنەوە هەبێ ئێستا باز دەکرێت کە باوەڵ تاڵەبانی دێ مەسروو بارزانانی بخا مەسروو بارزانانی دێ باوەڵ تاڵەبانی بخا هەردووکیانەکەون هەردووکیان ئەمە زەرەکەین هەردووکمانەکەوین نە ئەمە توانێ ئەو بخا نەویژە توانێ ئەو بخا بەڵام لەو بینە قەواری هەرێم زەرەک ئیتر من ناڵێمەکەوێ بەڵام قەواری هەرێم زیانێکی قورسەکە بەرەو لاوازتر ئەڕۆین باوە بردوخێر ئەگەر بەم نیەتە ئیشکن هەر بەو شێوەیە ڕاتە پێشەوە احتیمالێکە بێ بەرەو دوو ئیدارەی بڕۆ هەندێکیان دەڵێن بە نوعێک لە دوو ئیدارەی بێ ئەزمانی دوو ئیدارەیشمان بینی ئەوە خراپە پێ دوایە ئەگەر چارەسەرێکە بێ ئەزانین چۆنە قوربان یاخود دوویدارەی چارەسەر نیە ئێمە ڕەمەزانمان نەگرتووە داوای شەشەڵانەکەین برا ئێمە حکوومەتێکمان بۆ نەچۆ پێشەوە ئێستا بیکەین بە دوو حکوومەتی ئەمە ویست و داخوازی وڵاتانی دراوسێ هەر کەسێ هەنگاو بۆ ئەوە بنێ ئەم حکوومەتە لەت بکە ویست و داخوازی حکوومەتی ناوچەکە دروستەکە بە عێراقیش حەزەکە ئێرانیش حەزەکە تورکیاش حەزەکە بۆ لەبەرەوەی ئەوان قەواری کوردیان لەلایە بۆی چاو لێرە نەکەن ئێمە ویسمان ئێرە بێتە نمونە و سونبلێک کوردەکانی تورکیا و کوردەکانی ئێران چاو لە ئێمە بکەن هەوڵ بدەن جۆرێک لە حکومڕانی بەم شێوەیە بە خۆیان دروستکەن بە شێوەی سیلمی وتوێژ لەگەڵ حکوومەتەکانیان بکەن جارێک داوای جۆرێک لەم مافی لێرە هەیە بیکەن بەڵام ئێستا ئەوان دێنوە وردە بنکەنی ئەم حکومڕانی هەرێمی کوردستان خۆزانی من معارضی پارتیشمی کردم بەڵام قەواری هەرێمی کوردستان بەقای هەردوو ساڵ خۆش یعنی ئەگەر پێم بڵێن عومەر عنایەت ئێستا یەک ئاربی جولیە دەین تۆ بکوژی بەڵام قەواری هەرێم بمێنێڵم لێ بوت چێش حکومی کردو با بیکە لەبەرەوە هەر تا ئێسش ئەو مەبدە ئەمە قبوڵە ئەڵێ خراپترین دەسەڵاتی کوردی بۆ کورد لە باشترین دەسەڵاتی ناکوردی بۆ کورد باشتر بۆ قسەی ئیسماعیل بێشک چییە تا ئەم لەحزەیەش من نەمتوانێت پشتیمان بمەوەلەوە هەرچەند ستەمی ئەمانە زۆرە بینم زوڵمیان زۆرە بینم حیمایی زۆر و ریزی سیارە و تعداکردن لە خەڵک و خەڵکگرتن بە ناحەق و ئەمانە زۆرە بینم بەڵام لە هەموو حاڵەتێکە حکمی ئەمانم لە حکمی حەجی شعبیەک پێ باشتر باش مامەڵەکردن لەگەڵ داهات لەم کابینەیە خۆ گۆڕانیش تێدا بەشدار بوو وەزیری دارایی بڵێن لە بزنەوەی گۆڕان بوو قسەرگەم ناوەکو گۆڕانەکەی نانە تۆ جاران گۆڕان بووم بەڵام سەر بە هیچ حزبێکی سیاسی نیم هەر لەسەر ئەو مەبدەئیشم کە گۆڕانێ ئەسڵەکە کە لە ساڵی 2009 دروست بوو لە سەرێتی بەڵام بەداخەوە گۆڕان تووشی ئەو نەبوو ناکری سمنۆکو کەسێکی گۆڕان قسە بکەم ناو کۆڵسەنگاندنێک بۆ گۆڕانم مامەڵە لە داهاتەکان مامەڵەکردن یاخود پارتیویچێتی ڕێگەن نەدام وەزارەتە ڕێی بخرێتەوە وەزارەتی دارایی ڕێگر نەبوون لە بەردەمی کە داهاتەکان ڕێ بخاتەوە نەخێر کە دابش بووە کاکە ئێستاکێ مەسەن ئەو سنوورەکانی ئێرە ئەمان بەویستی خۆیان ئەو قاچاقچێتی هێتیاکەن ئەوانش بێتی داهاتەکە کاگاوا چی بکە مەوەسمی ڕێگری هەبووە لەوەی کە نەتوانرێت داهاتەکان هەمووی کۆ بکرێتەوە من لەوێ نیم بەڵام ئەڵێن لە مانگ بە ئاشکرا دیارە و بە پەنج ئاشکرا شتەکان وا بەرەو ئەوە ئەچێ بەپی ئەو زانیارانەی کە ئەندام پەرلەمانەکان باسیەکەن ئەوانەی کە شارەزان لە سنوورەکان باسیەکەن یعنی ئەم لەم حدودانە گزی و فزیەکە کرێ لەژێر دەسەڵاتی کاگاوات نییە کاگاواتیش وەزیرێکە لە هەولێر لەژێر ئیرادەی بەسەر باشما قەلوانێ نەبێ ئێتر کەواتە کاگاوات چی بکە ینی بەڕێ من باشترین ڕێگا ئەوە بوو استیقالەیە پێشکەش کار و بوێتەوە بڵاوەکەیان داوایان کردبوو دەست دەکار پێشنەوە هیچ کەسێک نییە هیچ کەسێک نییە استیقامەت خۆم استیقالەم کردووە هیچ کەسێ نییە استیقالە بکە و لێوەرنەگیری بچۆر بۆ ماڵەوە خۆ بە زۆر پۆلیس ناوێنەوە وەزیری بچۆرە ماڵە خۆ بەزۆر شتیوان نییە ئەوە خۆیان نانێ بێنەوە
باش بەس لەم کابینەی بڵین یەکترازانی زۆر دروست بوو ئەگەر کابینەی دەست دروست بێتەوە مەسروو بارزانانی تێدا بێ یەکێتی تێدا بێ ئایا هەر لێکترازانیا خودت پێویستە بۆ نمونە هەم لەلایەن یەکێتی گۆڕانکاری لەو کەسانە بکرێت کە پۆزۆری هەم لەلایەن پارتی ئەوە چۆنە بەخۆ ناگات ئەگەر گیانی نیشتیمان پەروەری و خاک خۆشویستن و گەر خۆشویستن و خوداپەرستی هەبێ لەلایەن ئەتوانن تەنازول بۆ بکەن و وەک براپێکەوە بشی بەڕێی من کاک حەکیم بەڕێی من ئەمە لە ناخیانە هەیە بەڵام هەر کاتێ هەنگاوە ئەنێنە پێشەوە لە یەکی لە وڵاتەکانی ئیقلیمە پشتێنەکانە گرێت و بەرەوداو ڕایانێکی جۆنیان من تەسەور ناکەم مەسعود بارزانی و بافڵ تاڵەبانی ئەوە دژمنیەک تەسەور ناکەم لە ناخەوە هەردووکیان ئەزانن کە ئەم هەرێمە لە قەتەرایە و پێشیان خۆشە بەڵام بە جۆرێ لە جۆرەکان لەوانێ هەندێک جار لە ئیرادی ئەوانشان نەبێ لەم لاولەولا کێشیان بۆ دروستەکەن بۆی وەکو دوو قوتبی نەکرێت وەکو دوو قوتبی موجب کە ڕوبڕی ئاوەیەکیانەکەێت و هەردووکیان تەنافورەکە نووسنەوە ناکرێت حکوومەتێک پێک بێنرێ لە دەرەوەی بڵین کەسێک بکرێت سەر حکوومەت پارتی نەبێ یەکێتی نەبێ ناکرێت لە کوردستان وەکۆی کە لە عێراق ڕوویدا ئەبێ عەقڵێتێک ئەوە بکە کە باوەڕی بەوە هەبێ ئەم نیشتیمانە لەسەر و ویست و ئیرادەی خێزانەکانەوەی لەسەر و ویست و ئیرادەی شخصەکانەوەی کێستا دروست نەبووە دروست نەبووە نییە بڕێی من سە من لێرەوە بە کاک مەسعود دەڵێم ئالێرەوە لەگەڵ بداتە ئەبێ کاک مەسعود لە قاوغی پارتێتی بێتە دەرەوە ئەبێ کاک مەسعود خۆی بکا بە مەرجەعێ بۆ خەڵکی کوردستان واز لەم پارتایەتی و حیزبایەتی بێنێ لە هەموو لە هەرێمی کوردستانە لەو گەورەتریتیان نییە لەو بەتەمەندریتیانێ و لەو لەوانەیە کەسش بەقێ و خەباتی نەکرد بێ وەرە دەرەوە لە قاوغی پارتایەتی بافڵ تاڵەبانی بانکە بڵێ من وەکو تۆ وەکو مەسعود بارزانیە بینم وەرە بەدا بنیشین ئەم هەرێمە دەرباس بکەین لەمەولا من پارتی نیم بەڵام من قبول کەن وەکو برا گەورە لە بەرژەوەندی کورد ئەگەر هەرچی مود لە بەرژەوەی کورداوە نەبوو لێو قبول مەکە ئەو کاتە بەڕێی من ئەکرێ ئەو کاتە لەوانەیە بە کۆمەڵی ئیسلامیش قبولی بێ گەگوتوش قبولی بێ نەوەی نوێش قبولی بێ هەموو هەڵوێست و هەموو حیزبەکانیش قبولیان بەڵام بەمەرجێ وەک پارتی بیر نەکات قسە لەسەرەوەی دەڵێن ئەگەر وەک کوردێ وەکو قیادێکی کورد بیر قسە لەسەرەوەی دەڵێن ئەگەر حکوومەتیش پێک بێ هەر بە شێوازی جاران بێ هیچ لە بارودۆ خێرێم دەگۆڕێ هەر هەرێم لاوەستر ناکات بۆ من هەر گەندەڵی بەردەوام بێ ئەو حیزبەتی دوو هێزی دوو ئیدارەی هەر بەردەوام وەکو خۆی نابێ جەنابتم وتم ئەبێ ئەو هەنگاوەی عەلی زەیدی ناوێتی لە بەغا لێرەش دەست پێ بکە بەڵام کاتێک حکوومەتی یەکگرتووی باش حکوومەتێکی معقول دروستێ بێ لە هەرێمی کوردستانە دەسەڵاتی خێڵ و بنەماڵە و عائیلە نەمێنێ یاسا سەرۆر بێ حاکمەکان بەپێی یاسا کار بکەن دەسەڵاتی دادوەری دەسەڵاتی هەبێ بەسەر هەموو دەسەڵاتەکانی ترە دەسەڵاتی تەشریعی چاودێری هەموو حکوومەت بکە ئەو کاتە ئەگەر بەو شێوەیە بوو ئەکرێ ئەوەی جەناب بدەڵی بێتە دی بەڵام تاوانە بێ ناتێتی بەڵێ زۆر سوپاس دەکەین بەڕێز کاک عومەر عنایەتمان دومان کردی سوپاسیان بەدەبوون دەکەین زۆر سوپاس بەوەی بینەرانی بەڕێز سوپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ